گۆرانی کەزی سۆر بۆ دووبارە بینینەوەی ڕوخساری ڕەسەن و بەگزادەی ژنی کورد. گوهار ئاوێتن گوهار و بەند و بەنی دیلانانی بۆدانێ دۆلانە هێلیدایی بانگاژێ زیندانە. لە بەهاری خێنەوی ڕۆژاوای کوردستانەوە چاومان دەچێتە سەر گۆرانی کەزی سووری خاوەن دروشمی ژن ژیان ئازادی. لە لێواری بەفری شاخ و چیای تۆرۆس و زاگرۆس ژنانی کورد هیوا بە ئازادی نیشتمان دەخوازن. ڕەسەنی و خانەدانیان هاوشێوەی بەهاری سەوز و گەشاوەی پڕ گوڵی سەنگینە. كبير بالفاجية أمان وسيل بجنا زقر وسقية بهر كبير شورية كبير بالفاجية با جلی کوردی ڕەسەن و گوارە و تەسبیح و سیمایەکی بێگەردەوە بە چەناگەی کوترا و چەپڵە و شایی و دیلان کۆمەڵێک خاتوونی کورد پەروەری هەڵقڵاو لە هەناوی نیشتمانەوە لە نێو سروشتێکی جوان سرودی کەزی دەچڕن و هاواری ئازادی ژن دەکەن. دوجاریش نمایشی ڕاستەقینەی خەسڵەتی خانمانی سەربڵندی کورد دەکەن. زیلان سوزدا هەر زیلانە لە سۆزدایی سەمای لە سۆزانە دۆلانە هێلیدایی دیلانە لە بۆدانێ دۆلانە هێلیدایی. کلیپەکە لە ساڵی 2024 بڵاو کراوەتەوە بە تەواوی کلیپێکی جیاواز و سەرنجڕاکێشە و تەنیا لە یوتیوب زیاتر لە 5,700,000 بینەری هەبووە. شێرۆهیندێ دەرهێنەر و ئەکتەر و مامۆستای سینەما کاری دەرهێنانی بۆ کردووە. ئیبراهیم فەقێ و دەلیل میرساز شعری گۆرانیەکەیان نووسیوە و دەلیل کوردی دیزاینی جلوبەرگەکانی بۆ نمایشکاران کردووە. بێتان دەختێ گران گرێدان هەردوو کەزی لبەژنێ بادان خەلید کازی پیە سەنگەر و چەپەر بولند کۆل بێن. ئەم گۆرانیە دووبارە لەگەڵ ڕوودا و ئازارەکانی ڕۆژاوای کوردستان بووەتە ترندی سۆشیال میدیا و کوردانی هەر چوار پارچەی کوردستان لە کاتی بەشداریکردنیان لە خۆپیشاندانەکانی پشتگیری لە ڕۆژاوای نیشتمان وێنەکانیان بە گۆرانی کەزی سۆر دادەنێن. كبير بالفاجية أمان وسيل بجنا زقر وسقية بهر كبير شورية كبير بالفاجية